لە کاتێکدا قەوارەی زایۆنستی یادی 74 ساڵەی ڕاگەاندنی دەکاتەوە، فەڵەستینیەکانیش وەکو ڕۆژی نەهامەتی دەیکەنە بۆنەی جۆشدانەوەی خەبات لە پێناوی ڕزگاری گەل و نیشتیمانەکەیان. لەم ساتەشدا زۆر باش ماسکە چاواشەکاریەکانی ڕوخساری زایۆنیستەکان بۆ هەموو جیهان ئاشکرا بووە و تەنانەت ڕێبەرانیشان لە ڕوخانی حتمی قەوارەکەیان نیگەرانن. بە درێژایی مێژووی 1400 ساڵەی موسڵمانان جوولەکەکان تەنیا لەو پانتایە جوگرافیەدا حەواونەتەوە کە بە قەڵەمڕەوی ئیسلام ناسراوە. تەنانەت ئەگەر لە شوێنێک دەسەڵاتی موسڵمانان پاشەکشەی کردبێت کەوتونەتە بەر هێرشی ستەمکارانە و ئەوانیش بۆ ئەو شوێنانە پاشەکشەیان کردووە کە موسڵمانان تێیدا باڵادەست بوون. هەروەکو لە دوای کۆچی موسڵمانان لە ئەندەلوس جوولەکەکانیش کۆچیان کرد بۆ مەغریب و تا ناوەڕاستی سەدەی 20میش گەورەترین کۆمەڵگەی جوولەکە نشینیان پێگێنا بوو. لە دوای پیلانگێڕی هەندێک لە سەرکردەکانیان لە ڕووسیای قەیسەریدا کە بەشداریان کرد لە کودەتایەکی سەرنەکەوتوودا، شاڵاوی پەنابەرانیان لە نێوخاکی دەوڵەتی عوسمانیدا پارێزران. بە درێژایی مێژوو جوولەکەکان لە ئەوروپادا ستەمیان لێکراوە، بە تایبەتی لە نێوان جەنگی جیهانی یەکەم و دووەمدا. بەڵام بزوتنەوەی ئیمپریالیستی زایۆنستەکان وەکو سەرەڕمی خۆراوە بەرامبەر جیهانی ئیسلامی لە بری داواکردنەوەی قەرەبووی جوولەکەکان لەسەر خاکی ئەوروپا و خۆرئاوادا بە هۆنینەوەی ئەفسانەی گەڕانەوە خاکی فەڵەستینیان کردە ئامانجی پیلانگێڕیەکەیان و با کۆکردنەوەی جوولەکەکانی جیهان لەسەر خاکی موسڵمانان و ئاوارەکردنیان لەسەر خاک و نیشتیمانیان قەوارەی زایۆنستی خۆیان ڕاگەیاند. لە ماوەی 74 ساڵی ڕابردوودا بە کوشتنی سەدان هەزار فەڵەستینی و ئاوارەکردنی 6 ملیۆنی دیکە و داگیرکردنی بەردەوامی زەویەکانیان ئەو قەوارەیە لەلایەن میدیای وڵاتانی خۆرئاواوە وەکو نمونەی شارستانیەت و دیموکراسی و مافی مرۆڤ بە جیهان پێناسە کراوە. بەڵام لە دوای هاتنی حکومەتە ڕاستڕە و ڕەگەزپەرستەکان کە لەلایەن دادگای نێودەوڵەتیەوە بە دروستکەری دیواری ئاپارتاید پێناسەکرا، وردە دەمامکی سەر ڕووی زایۆنستەکان داماڵرا و بە کوشتنی ڕۆژنامەنووس شیرین ئەبوو عاقیلە و هێرشکردنە سەر مەراسیمی ناشنەکەی بە تەواوی ڕووی ڕاستەقینەی دەرکەوت و پشتیوانەکانیشی ڕسواتر کرد. پێشتر ناتانیاهۆ مەترسی خۆی دەربڕی بوو لەوەی تەمەنی قەوارەکەیان ناگاتە 100 ساڵ. بەڵام ئیهۆد باراگ لە وتارێکدا نیگەرانی خۆی لەوە دەربڕی کە مێژووی جوولەکە ئەوەی سەلماندووە جگە لە دووجار هیچ کاتێک تەمەنی حکومەتەکانیان نەگەیشتووەتە 80 ساڵ. ئەو باسی سونەتی ژیانی نەکرد کە هەموو گوریسەکان لە باریکیدا دەپچڕێن، تەنیا گوریسی ستەم نەبێت لە ئەستوریدا دەپچڕێت، کە لە ئێستاشدا زایۆنستەکان هەموو سنوورەکانی ستەمیان تێپەڕاندووە.